يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ڕابردوودا لە زنجیرە باسێکدا باسی ئافرەتی خەمهێن یان خەمڕەوێنمان کرد. گەیشتینە سەر پیاوی خەمهێن یان خەمڕەوێن بۆ هاوسەرەکەی کە ئینشاءالله ئەم جومعەیە بەشی سێهەمی ئەو باسەیە. سێ وتارە باسی ئەوە دەکەین کە پیا و حەقی خۆیەتی و واجبی خۆیەتی کە خەمڕەوێنی ژنەکەی بێ، نەک بە پێچەوانەوە خەمەکانی لەسەر زیاد کا و خەمهێن بێ بۆی. بۆ ئەوەی کەوا پیا و لە ماڵەوە خەمڕەوێنی ژنەکەی بێ و بارێکی قورس نەبێ لەسەر شانی و خەم نەخاتە ناو دڵی، پێویستی بە چەند پەیامێک هەیە. لەم وتارەدا دوو پەیامتان عەرز دەکەین. یەکەمیان، پیاوی بەڕێز، ژنەکەت بە خەڵات و بەخششی خوا بزانە، سوپاسی خوای لەسەر بکە و نرخی بزانە و ئاگاداری بە. ئاگاداری بەوە کەوە خەڵاتێکی خوایە بە تۆی بەخشیوە، پارێزگاری لێ بکە، نرخی بزانە، بە ئاسانی لە دەستی مەدە. خوای پەروەردگار لە قورئاندا سرنجمان بۆ بابەتێکی زۆر سرنج ڕاکێش ڕادەکێشێ. ئەویش ئەوەیە کە پێمان دەڵێ لەناو هەموو خۆشیەکانی دنیادا شتێک کە ئاماژەی پێ بکرێ لە بەهەشتا لەگەڵ تا بمێنێتەوە هاوسەرەکەتە، ژنە باشەکەتە. بە ئەم جومعەیە لە خزمەت سوورەتی ئالی عیمراندا، لە خزمەت سوورەتی ئالی عیمراندا سێ ئایەت وەرگرین. باسی ئەم دنیا و باسی ئەو دنیامان بۆ دەکا خوای پەروەردگار. لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمێ: زُيِّنَ لِلنَّاسِ حُبُّ الشَّهَوَاتِ مِنَ النِّسَاءِ وَالْبَنِينَ وَالْقَنَاطِيرِ الْمُقَنطَرَةِ مِنَ الذَّهَبِ وَالْفِضَّةِ وَالْخَيْلِ الْمُسَوَّمَةِ وَالْأَنْعَامِ وَالْحَرْثِ ذَلِكَ مَتَاعُ الْحَيَاةِ الدُّنْيَا وَاللَّهُ عِندَهُ حُسْنُ الْمَآبِ. سوورەتی ئالی عیمران ئایەتی 14 دەفەرمێ: زُيِّنَ لِلنَّاسِ، جوان کراوە بۆ خەڵکی. چێ جوانی کردووە؟ ئەڵڵا سوبحانەه وتەعالا. ئەڵڵا بە حکمەتی خۆی لەبەر چاوی من و تۆ و لە ناو دڵەکاندا شیرینی کردووە، ڕازاندوویەتیەوە، سەرنجت ڕادەکێشێ ئەم شتانە. هەموو پیاوێک حەز دەکە ئەمانەی هەبێ. النساء حب الشهوات، خۆشەویستی ئارەزوەکان کە حەزی پێیانە و ئارەزووی لێیانە ئەمانن. من النساء، لە ژنی باش. والبنین، بەنین لە زمانی عەرەبیدا بمعنە کوڕە. لە ناو عەرەبدا کچ خۆشەویست نەبووە. قورئانیش بەپێی سەردەم هاتۆتە خوارەوە، بۆیە ئاماژە زیاتر بە کوڕ کراوە. یعنی کەسەکان عەرەبەکان حەزیان دەکرد ئەولادەکانیان هەمووی کوڕ بێ و ڕقیان لە کچ بوو. بەڵام بەنین دەتوانین بە ئیعتیباری ئەمڕۆ بە ئەمڕۆ مرۆڤایەتی کە تێگەیشتنێکی دروستی هەیە بۆ منداڵ، کوڕ و کچ. مرۆڤ دڵی پێخۆشە، چاوی ڕۆشنە، جوانە لەبەر چاوی ژنی جوان کە هەبێ و خێزانی حەڵاڵی بێ. خوار ڕازاندوویەتیەوە بۆت. منداڵی لە دڵا شیرین کردووی. واللهی منداڵ خوا ئاوا لەبەر چاوتە جوانی نەکردایە و لە دڵا خۆشەویستی نەکردایە، بڕواتان بێ دایک و باوک مناڵیش پێ بەخێو نەدەکرا. بەو هەموو ئازار و ئۆف و ناڕەحەتەی کە منداڵی ساوا هەیەی تا پەروەردەی دەکەی و گەورەی دەکەی، کەچی ئەو دایکە لە دەست لەو پیسایە دەنێ و لەززەتی لێ دەکا. ئەوە خوا ڕازاندوویەتیەوە. ئەو بوونە ناڕەحەت و پیسە لەلای ئەو لە عەتر و گوڵاو خۆشترە. ئەوە خوا و شیرینی کردووە لە دڵا. ئەمجا دەفەرمێ هاوسەری چاک و جوان، منداڵی ساڵح و باش، هەروەها والقەناطیری، زۆر. قەناطیر یعنی جەمعی قەنطرە، قەناطیر جەمعی قینطارە یعنی پارەی زۆر. المقەنطەرەتی یعنی لەسەر یەکدانراو. کوردی خۆمان نووشەیەکی جوانی هەیە دەڵێ زۆر و زەبەند.
زۆر یعنی پارەکە زۆر بێ، زەبەند یعنی پەزمەندە کرابێ، لەسەر یەک دانرابێ، حازر بێ لە لادی وایە پارەی زۆرە بەڵام پرش و بڵاوە، دەترسێ لە ناوچێ هەری خۆی نەبێ لای خەڵکە، بەڵام پەزمەندەکراو بێ زیاتر دڵت پێی خۆشە. منە الذەهەبی والفیضەتی لە زێڕ و لە زیو. یعنی قورئان ئاماژەی بەوە کردووە خەڵکی نەوا مەزانن پارە خراپە. نەخێر، حەق وایە مرۆڤ ئەگە سروشتی سەلیم بێ، ئەگە چاک لە دین و دنیا حاڵی بوو بێ، حەزی لە پارەیە زۆریش بێ و هەڵگیرا و ئامادەکراو بێ. جا مقەنتەرە لە قەنتەرەوە هاتووە، لە پردەوە هاتووە. قورئان سەرنجمان ڕادەکێشێت چۆن ئەگە بتەوێت تۆ لە دنیادا بپەڕیتەوە بەسەر شوێنێکە، ئاوێک بێت، چەمێک بێ، ڕووبارێک بێ، ئەگەر ئاوا بە ناوی کەوی تەڕ دەبی، سەرمات دەبێ، ناڕەحەت دەبی، ناشرین دەبی، جلوبەرگت دەشێوێ، خەڵک پێت دەزانێت، لەوەیە چێ بتبا و بتخینکێنێ. ئەگە پردێکی ڕێک و پێک هەبێ بەسەر ئەو چەم و ڕووبارەدا بتپەڕێنێتەوە، بە وشکی، بە سەلامەتی، بە خۆشی دەپەڕیتەوانێ و مەمنونی کەس نابی و کەس پێت خۆشحاڵ نابێ، کەس ڕەخنە لێ ناگرێ، کەس ناڵێ بۆ وا لێ هات. خوا دەفەرمێ پارەی زۆر ئەگەر ئینسان بە حەڵاڵی پاشەکەوتی کا و داینێ لە ژیاندا وەکو ئەو پردە دەتپەڕێنێتەوە. ڕۆژگارێک محتاجی دەستی خەڵک نابی، ڕۆژگارێک قڕ و چڵپاوی دنیا تەڕ ناکە. بۆ ئێمە زۆر جا من لە ڕادیۆ لە سیارەکەمە گوێ لە ڕادیۆ دەگرم، زۆر بانخواز دەبینم کە باسی دنیات بۆ دەکا حەزەکەوێت پارە فڕێدەی. ئەوە بەعکس حاڵی بوونی قورئانە، وانییە. قورئان دەفەرمێ هەوڵ بدە با پارە کۆکەیتەوە، لە گەنجەوە کۆیکەیتەوە، با لای خۆت بێ، بە فیڕۆی مەدە، مەیخا ئەم لاولاوە دەستی نائەمینەوە کە بۆت بخۆن، یان لای کەسێکی ئەمیندار بێ، یان لای خۆت پارێزگاری لێ بکە، باوەکو پر لە تنگانەی ژیانە بەسەریا بپەڕیتەوە. با زێڕت هەبێ، با زیوت هەبێ، با دۆلارت هەبێ، با دینارت هەبێ. قورئان ئێمە دەفەرمێ ئەمانە هەبن باشە، ئەمە خوا جوانی کردووە. ئەها ئینسان چاوی چەند پارەی زۆر بێ حەزی پێیەتی زیاتر، چەندی کۆکر بێتەوە حەز دەکات زیاتری کە. والخەیلی المسەوەمەتی لە وڵاخە بەرزەی نیشانکراو، بە مستەلەحی ئەمڕۆ یعنی لە ئۆتۆمبیلێک کە سەرنجت ڕابچێشێ بڵێن بەڕاستی ئەو ئۆتۆمبیلە گرانبەهایە، بەڕاستی مواسەفاتە، بەڕاستی جوان دروست کراوە، بەڕاستی ژمارەکەی جوانە. یعنی خەیلی مستەوەمە نەک هەر خەیل بێ، خوا نافەرمێ هەر وڵاخێکت هەبێ هەر ئەوەندە بڕوە بەسە، لاشگە لاشک داشقە، نە، مسەوەم بێ باشە بۆ موسڵمان، وەڵڵا چاکترینت پێ بێ. والأنعامی لە مەڕ و ماڵات، والحەرثی لە چێڵگە، کەمە مەبەست ئەوە نییە ئینسان هەر مەڕ و ماڵاتی هەبێ یان چێڵگەی کوشت و کاڵی هەبێ، مەبەست پیشەیە، ئینسان حەز دەکات پیشەیەکیشی هەبێ. ذلك متاع الحياة الدنيا، بەڕاستی ئەمانە چێژبەخشن لە ژیانی دنیادا، ئەمانە سوودگەێنەرن بە مرۆڤ. جا سبحان الله سەیری قورئان کە لەگەڵ مرۆڤا دەدوێ، ڕێک باسی ئێمە دەکا. گەنجێک جا بە سیلسیلە شتەکانی باس کردووە، گەنجێک کە تازە هەرزەکارە و بلوغی بووە و چاوی کراوەتەوە و جەستەی داوای ڕەگەزی بەرامبەر دەکا، لەم دنیادا یەک شت نابینێ، نە ئۆتۆمبیلی بەلاوە گرنگە، نە پارەی حەز لێیە، نە کۆشک و تەلار، نە پیشە دەزانێ، هەموو مەڕووماڵاتی دنیای دەی بە خۆڕایی نایە، بەس چاوی ئافرەت دەبینێ. خوای گەورەی یەکەم جار باسی ژنی کردووە، دوای ئەوەی کە ژنی هێنا بەدڵی خۆی، ئەمجا ئەوەی بیری لێ دەکاتەوە لەگە ژنەکە چیە؟ منداڵە. حەل لە مانگی یەکەمەوە دەست پێ دەکات مناڵیە بێیان نابێ. دوای منداڵ ئەمجا حەز دەکات سارەیەکی باشی هەبێ، دوای ئەوە حەز دەکات پارەی زۆری هەبێ، دوای ئەوە حەز دەکات پیشەی هەبێ. ئاخری مەیلە تەمەنێکی زۆدە پێشەوە ئەمجا بیر دەکاتەوە خۆزگە پیشەیەکی باشم هەبێ، وردە وردە خۆی دەگرێ. خوا دەفەرمێ ئەمانە لەززەتەکانی دنیان، بەڵام کەمن، زوو تێدەپەڕن. والله عنده حسن المآب، منزڵی زۆر چاک ئەوەیە لای ئەڵڵایە کە لە قیامەتایە. بۆیە لە ئاەتی دوای ئەوەدا لە سوڕەتی ئەلمائیدە ئالی عیمران ئاەتی 15 دەفەرمێ قل ئەئونەبئوکم بخەیڕ من ذەلیکم، پێتان بڵێم لەمانەی دنیا باشتر چییە؟ للذین اتقوا عند ربهم، بۆ ئەو کەسانەی کە تەقوادارن. تەقوادارن یعنی حەڵاڵ و حەرام دەزانن، ئەو کەسانی کە بڕوایان بە شەریعەتی ئیسلام هەیە، بڕوایان بە لێپرسینەوەی خوا هەیە، عند ربهم لە لای خوا بۆیان هەیە. جاوە زۆر گەورەیە، خوا بۆی ئامادە کردووی چوار شت. خوا دەفەرمێ کە چوویتە قیامەتەوە خوا چوار شت پێدەبەخشێ، ئەوەندە شت بەسە. یەکەمیان جەنات تەجری من تحتها الأنهار، چەند باخ و باخاتێک
بێگومان ئەو باخانە کۆشکی گەورە خانووی گەورەی ڕازاوی تێدایە خوا نەک خانوویەک چەندین خانوو لەناو باخا دەداتێ لەناو ئەو خانوانەدا ئاو بە بەردەمیا دەڕوە تەجری من تحتیها الأنهار لەژێر درەختەکانە بەناو درەختەکانە ئاو دەڕوە تەجری بە بەردەوامی نەک بڵێ هەر بەهاران بەردەوام ساڵ 12 مانگ لەژێر ئەو درەختانەی کە هەمیشە سەوزن هەمیشە بەرهەمدارن ئاو بە ژێریاندا دەڕوە قورئان جوانیەکەی بەهەش ئاوا وەسف دەکا خانووەکەت لەناو باغدایە کۆشکێکی گەورەیە هەر باخێکت نییە چەندینت هەیە ئەمجا لە ژینگەیەکی پاکیشدایە خانووەکە بەردەوام سەوزە بەردەوام فوارەی ئاو بە ژێر درەختەکانە و جۆگەلە هاتووە لە ناویاندا دێ و دەچێ یعنی خانوویەکی خۆش لە ناوە باخێکە لە ژینگەیەکی پاکدا ئەوە خەڵاتی یەکەم کە خوا بە ئیماندارانی دەبەخشێ دووەم خالیدینە فیها بەنەمری تێیدا دەمێننەوە سبحان الله ئەگەر لە دنیادا هەر چییە کە دڵ بیخوازێ هەد بێ گرفتەکە لەوەدایە ئیلا یان تۆ ئەو بەجێ دێڵی و دەمری یان پێش ئەوەی تۆ بمری ئەو بەجێت دێڵێ بۆ نمونە کەسێک لە منداڵیەوە پارە کۆ دەکاتەوە دەگاتە ئاواتەکانی دەڵێ ئەوەندەم پارە هەیە کە بەسمە سبحان الله سەیەکەی لە کتوپڕە جەڵدەیەک لێدا و دەمرێت لە ڕووداوێکی هاتوشەدا دەمرێت پارەکەی بەجێ دێڵێ پارەکانی کە کۆی کردبەوە ئەم پارەکانی بەجێهێشت فریانەکەوە لەزەتیان لێ بکاو بیان خوا یان بە پێچەوانەوە جاری وایە کابرا خۆی ساغ و سەلامەت و گەنجە لە کتوپڕێکە لە قەدەرێکە ماڵەکەی تێدا دەچێت چەند کە سیواتان نەبینیوە بەخوا ملیۆنەر بوو ئێستا کە نەمحتاجە ئێستا خۆی لە خەڵک شاردۆتەوە لە ترسی قەرزاری ماڵەکە ئەوی بەجێهێشت لەشت ساغا لەش ساغی خەڵاتی خوایە جاری وایە کابرا هەرچی نەخۆشیەکی نەگرت و لە کتوپڕێکە بەلادا دێ و دەمرێ ئەو ڕۆیشت جاری وایە لەش ساغیەکە بەجێت دێڵە گەنجە و تووشی چەندین نەخۆشی بۆ هەر بە گەنجی لەش ساغی بەجێهێشت پۆست و پلەیە کەسێکە لە پۆستی سیاسیدا بێ لە پۆستی سەربازی و عەسکەریدا بێ لە پۆستی حیزبی و حکومیدا بێ ساڵانێک هەوڵی داوە چەند دەرەجەیەک و پلەیەک و مەنسەبێک و ئەندام سەرکردایەتێک بەدەست بێنێ وەڵا وەختی ئەزانی لە کتوپڕا فیشەکێکی بۆ ڕێدەکەوێت لە شەڕێکا دەکوژرێ ئەو هەموو نەجمە و داڵە فڕێدەدرێ ئەها بەجێهێشت فریای نەکەوت لەزەتی لێ نەکرد بەدەستی هێنا و بەجێهێشت جاری وا هەیە خۆی ماوە زل و زیندووە هێشتا ئازایە هێستا دەستەی ساغا یان حیزب لە ناوی دەبا یان لە سەربازی دەردەکرێ ئەوەنی نەبیڵان ئەلە فڵان کەس لە سەرکردایەتی دەرنەچوو کوڵەن نەبا بە تڕۆیان کرد دوای 40 ساڵ خەبات تڕۆ کراوە دەرنەچۆتەوە ئەوە سەیری کە فڕیاندایەوە ماڵەوە پاشکولێکیان لەگەڵ هەواڵەکانی خۆی ئەوە سەیرەکەی ئەم هێشتا خۆی مابوو پۆستەکە ئەوی بەجێهێشت بۆیە لە دنیادا ئەمانە هەن ئینسان هەمیشە ئارام نییە لە بەهەشتا نەگەنجێتیەکەت کۆن دەبێ و پیری بەسەردادێ نە ژیان مردنی بەسەرادێ نە خانووەکەت دەڕوخێ نە باخەکەت وشک دەبێ نە ماڵەکەت لە ناو دەچێ خالیدینە فیها خەڵاتی دووەمی ئەوەیە بەردەوامە بەردەوام هەمیشە نەمری هەمیشە مانەوەی حەقیقی سێمیان خوا دەفەرمێ وە ئەزواجون متەهەڕەتون ژنێکتان پێدەبەخشینەوە کە متەهەڕەتون دووشتی پاک کراوەتەوە هەرچی پیسی بێ لە لیکێکەوە لە تۆزە چڵمێکەوە دوو لە ڕوتان لە میز و پیساییەوە لە حەیز و بێنوێژی و خوێنی مانگانەی ئافرەتەوە ئەو ئافرەتە جارشکە نایبینێتەوە ئافرەت لە بەهەشتا هیچ پیسیەکی جەستەیی نامێنێ متەهەڕەتون خوا پاکی کردوونەوە ژن لە بەهەشتا نە دەمەبۆڵەی هەیە نە دەنگی بەرزی هەیە نە قاوقیژی هەیە نە داواکاری و دڵڕەنجانی مێردی هەیە هیچی نییە سەر تاپا گوێڕایاڵی و ئیتاعەیەکی جوان کە خوای گەورە ئاوای دروست کردو ئەم پیاوە لەزەتی لێ بکە متەهەڕەتون پاک کراوەتەوە لە هەموو سیفەتێک کە پیاو لە دنیادا حەز ناکە ژنەکەی هەیبێ وەڕیضوان من الله خەڵاتی چوارەم لە هەمووانیان گەورەترە وەکو لە سەڕوتی تەوبەدا دەفەرمێ وەڕیضوان من الله ئەکبەر هەمیشە خوا لێت ڕازیە بۆ یەکجاری ڕەزامەندی خوات بەدەستهێنا بەردەوام بە خزمەتی رب العالمین دەگەی خوا بە چاوی سەر دەبینی خوا لێت ڕازیە دەفەرمێ بەندەکەم لێت ڕازی بووم قەت جارێک غەزەب لێ ناگرم کۆتایی بەوە هات ڕەزامەندی ئەڵڵا بە هەمیشەی بەدەست دێنی جا سەیرکەن ئەم چوار خەڵاتە لە بەهەشتا خوا بە ئیماندارانی دەبەخشێ ئەوەی جێگەی سەرنجە لە ناو بەهەشتا چت بوێ هەیە چی دڵت
بیخوازێ هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی واللهی لە بەهەشتا پیاوی وایە لە دنیادا ئەوەندەی حەز لە فەلاحەتی بووە، ئەڵێ خوایە لە دنیادا لە فەلاحەتی تێر نەبووم، چێڵگەی زۆرم دەیە حەز دەکەم گەنم بچێنم، چەڵتوک بچێنم، جۆ بچێنم، دروێنە بکەم. خوا دەفەرمێ حەزت لە چییە بیکە؟ هیوا هەیە لە دنیادا بەس حەزی لە ئاژەڵداری بووە، لەمە ڕووماڵە تێر نەبووە، لەوێ حەز دەکەم ڕووماڵداری بکە. هەر پیشەیەکت حەز لێیە دڵت چی دەخوازێ بیکە، بەبێ ماندوو بوون هەر پیشەکە لەزەتت پێ دەبەخشێ. خوا هیچی باس نەکرد لەم ئاەتەی دواییدا کە چوە بەهەشتەوە نەباسی پارە و پوڵی کرد، نەباسی ئەسپ و سیارەی مۆدیل بەرزی کرد، نەباسی شتەکانی تری دنیایی کرد، نەباسی منداڵی کرد، نەباسی پارەی کرد، نەباسی چێڵگەی کرد، هیچی باز نەکرد. ئەوەی مایەوە لە بەهەشتا یەک شتە، خوا فەرمووی وەئەزواج مطهرة، ژنە پاک کراوەکان. باسی ژنێکی یعنی بۆ پیاو، بۆ ژنیش بە بێگومان پیاوێک کە سەر تاپە ڕەحمەتە، قەت بۆڵە و پرتە و ڕزیلی و چروکی ئەوانە ژن لە پیاوەکەی نابێنێتەوە جارێکیکە. پیاوێک سەر تاپە ڕەحمەتە، خوا پێشکەش بە ژنەکەی دەکاتەوە لە بەهەشتا. لە ناو هەموو خۆشیەکاندا ئەمانی دنیای هیچی باز نەکردەوە کە دەدرێتەوە، یعنی هیچیان بەقەدەر ژن گرنگ نین. ئەوە قورئان وامان فێر دەکات. ئەی پیاو بزانە لە ناو هەموو خۆشیەکاندا خوا ئافرەتی هەڵبژاردەوە بۆ پیاو. لە بەهەشتا باسی ئەوانی ترت بۆ ناکە کە دەشتداتەوە، بەڵام باسی ئافرەتی بۆ کردی. والله بصير بالعباد، براستي خوا بينرى بكاروباري بندكاني. الذين يقولون أو بنداني كدلين، يعني أم كساني كدسنا بهشتو أم خلاتاني خوا أم شار خلاتان بير رواد بيندري يان خاوني همو صفة كانن يان يشك لم صفتانا أنت يدايا. إيمان داري بريس خشكو براي مسلمان جو بقرب زان يشك لم صفتانا ما أنت يدايا إن شاء الله بلكو هبه هموي تدابه. أوانن كدلن ربنا إننا آمنا، خوا إما إيمان من بتو هيا، خوا جانب تو من بتشاوي سر نبيني و بلام چونك پیغمبري رازگو هاتو لقرآن فرموي الله تاكو تنهاو بالشريك إيمان من بيتا. إيمان من بسر جم پیغمبران هيا بهمو كتاب آسماني كان هيا. إيمان من بوا هيا دواي مردن زندو بناو لبرسينو هيا. خوا چي تو فرموت إيمان من بي هيا. فاغفر لنا ذنوبنا، يا ربي خوال گناه كان ما خوش با، خوال گناه كان ما خوش با. إنسان إيمان دار أقدر كسي أم ذكر بدوام لصدمي بين نشانه دشته بهش دوا. بو أمش بمان دله وانزاني أو كسي كجناهي كله بهج محرومة. ها باسي أودك خواه ما گناه بارين، بلام شانازي بگناه كم وناكم. خواه گناه كم وبيشرع كم بحلال نازانم، خواه دزانم حرامه، خواه اليوم خوش با. ربنا اغفر لنا ذنوبنا، شانازی بکردەوە چاکەکانمەوە ناکەم. ئیمانداری وا هەیە عیبادەتی زۆرە، بەردەوام فەخر بەسەر خەڵکا دەکات کاکە من ئەوەندەم عیبادەتی خوا هەیە و ئەوەندەم چاکە هەیە. نە، ئەوانەی کە ئەهلی بەهەشتن بەردەوام دەترسن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بە. وقنا عذاب النار، یا ڕەبی خوا بە گەورەی خۆت لە عەزابی جەهەنەم بمان پارێزە. الصابرین، ئەوانە لە دنیادا زۆر خۆڕاگر بوون، ئەم هەموو ناڕەحەتی ژیان چۆکی پێدا نەدان، زۆر ئارامگرن. والصادقين زور راستن لقل خواي خوان دار راستن لقل خلقي شا راستن. رفاقتي حركسي كان كر خيانتي لناكن لنالي جنادن ولا بزماريش نمشي هر مالي كان كر حرام زادي ناكن برانبري بحركس يقول يان خوش مدوي لبشت وخنجري لنادا شو هر مالك ولا دواء والزميناك. الصادقين راست والله حركس لە دنیادا سەیری خۆیکە لەگەڵ خۆی خۆتدا ڕاست بە، لەگەڵ خەڵکا ڕاست بە، یان مەرحەبایی مەکە یان کە مەرحەبایی کرد قەت غەشی لێ مەکە. بڕوا بکە قورئان دەفەرمێت جێگات بەهەشتە، چوار خەڵاتەکەی خوا لە بەهەشتا بەدەست دێنی، خوا لێت ڕازی دەبێت. والقانتين بەڕاستی ملکەچن. شریعەت فەرموویەتی ئەم شتە حرامە، ئەم لەسەری ناکۆڵێتەوە. جا بۆ دەبوو خوا حرامی کردایە؟ ئەینە دەبوو حەڵاڵ بێ؟ ئەمانەیان نییە. ئەڵێ مادام خوا فەرمووی حرامە حرامە، خوا فەرمووی حەڵاڵە حەڵاڵە، ملکەچی شریعەتی خوان. والمنفقین، کونێکیش لە جیفانیاندا هەیە، قورئان نافەرمێ هەرچی هەد بوو بە یەک دقە بڕۆ هەمووی ببەخشە، نە. بەڵام چۆن مەنجەڵی بخات تەنفیسی هەیە، چۆن جیرفان شتێکی لێبێتە دەرەوە زنجیرەکەی قەپات نەبێ، کونێک لە ماڵیاندا هەیە لێی دەچێتە دەرەوە، شتێک دەبەخشن، بەردەوامن لە بەخشندەیی بەقەدەر توانا و واریداتی خۆیان. والمستغفرین بالأسحار،
ئەوانە شەو نوێژ دەکەن. ئەسحار یعنی کاتی پارشێ و نیو سەعات چارەگێکی ماوە بۆ بانگی بەیانی هەستاوە لەبەر خوا لەو سەرمایەدا دەست نوێژی هەڵگرتووە و دوور کات شەو نوێژ یان چوار کات یان زیاتری کردو ئەوەندەی فریا کەوتووە لەو بەرە بەیانەدا دەڵێ خوا لێم خۆش بە. هەر کەسێ صیفاتی شەو نوێژی هەبێ لەبەر خوا لەو جێگا گەرمە بێتە دەرەوانە و لەبەری بەیاندا کە هێشتا بانگی بەیانی نەداوە ئەگە دوور کات شەو نوێژی شت کردبێ و داوای لێ خۆشبوونت لە خوا کردبێ وەڵی جێگەت بەهەشتە. جا سبحان الله ئینسانی وایە هەموو صیفاتەکانی تێدان، ئیوایە سێ چوارێکی تێدان، ئیوایە دوانی تێدایە، ئیوایە یەکی تێدایە، هەر دڵت بە خۆت خۆش بێ، هەر دڵت خۆش بێ کە بەهەشتی خوا جێگاتە. ئەم ئاەتە قورئانی پێی وتین کە بەهەشت بە ژنی باشەوە چاکە خۆشە. بۆیە ئەی پیاوی بەڕێز ژنەکەت بە خەڵاتی خوا بزانە، بە چاوی کەم سەیری مەکە، ڕێزی لێ بگرە، مەیشکێنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ حبب إلي من الدنيا النساء والطيب وجعل قرة عيني في الصلاة. النساء والطيب وجعل قرة عيني في الصلاة. دەفەرمێن لە دنیادا ئافرەت و بۆنی خۆشم لا خۆشەویستن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەم دنیایەکی ئێوە دەبینن و دڵتان پێی خۆشە لە لای من دووشتی زۆر خۆشە، زۆر حەزم لە دووشتە و لام خۆشەویستن. یەکەم ژن هاوسەرەکانی خۆم، خێزانەکەی خۆم لە هەموو شتێ لا خۆشەویستترە. دووەمیان وەتیب و بۆنی خۆش، بۆنی خۆش، جلی بۆن خۆش، عەتری بۆن خۆش، ماڵی بۆن خۆش، سیارەی بۆن خۆش. یعنی ئەو شتانی کە بۆن کە دەچێناوە بۆنت خۆش دەکات، بۆنی خۆشی لێ دێ. بەڕاستی دەفەرمێت لە دنیادا ئەوەم پێخۆشە. و دەفەرمێت تروسکایی چاوانم نوێژە چونکە ئارامیم بۆ دێنێ. دەفەرمێت کە دڵناڕەحەت دەبم دەچمە سەر بەرماڵ نوێژ دەکەم، ڕوو لە قیبلە دەکەم، ئارامیم بۆ دێ، چاوم ڕۆشن دەبێ. لەناو هەموو عیبادەتان نوێژ لە هەموو بەشەکان و خۆشیەکانی دنیادا فەرمووی ژن و بۆنی خۆش. بەڵێ کە ژن هەستی کرد پیاوەکەی چەندی بەلاوە گرنگە ئەمیش خەمی نامێنێ. بەڵام ئەگە زانی پیا وەکو کاڵا سەیری دەکا، وەکو کاڵا و کەلوپەل تەماشای دەکا و کەی حەزی لێ نەبوو دەیگۆڕێ، بەڕاستی ژن خەمبار دەبێت. کاتێک کە ژن حەز دەکا ئەم پیاوەی ئەم بە خەڵاتی خوا دەزانێ بۆی و نرخی دەزانێ، وەڵڵی هەر خەمێکی هەبێ دەڕەوێتەوە. بەڵام بە پێچەوانەوە العەکس و صحیح خەمبار دەبێت. پەیامی دووەم بۆ پیاوان بزانین هەمومان ژن حەزی لە پیاوێکە کە پیاوانە بێ، کە خاوەن کەسایەتی و شەخسیەتی بەرز بێ. بەڵام تخوا بە ئاگادار بین بە هەڵە لەم مستەلەحە تێنەگەین. ئێستاش لە کوردەواری ئێمەدا بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا پیاوانێک وا حاڵی بوون، پیاوەتی بوون، بە شەخسیەت بوون، پیاوی چاک و ئازا، ئەو کەسەیە دایمە مڕچوومۆنە لەگەڵ ژنەکەی، حیساب بۆ ژن هەر ناکە، هەر پرسیشی پێ ناکە، جەربەزەیە، هەر بڵێ هەستە هەڵ نەستێ گۆچانێکی تیا دەشکێنێ. وازانەگە پیا وا بوو ژنەکەی لە ترسانە نەی دەتوانی بڵێ لەل، ئەوە بەڕاستی خاوەن کەسایەتیە. بەڵام ئەو تێگەیشتنە تا سەری ئێسقان هەڵەیە لە ئیسلامدا. وەڵڵی ڕێزگرتنی ژن دەرخستنی ئەو ڕێزگرتنە لە ماڵی خۆتدا، لەبەر چاوی منداڵەکانت، لەبەر چاوی ماڵی باوکت، لەبەر چاوی ماڵی خەزووری، لەبەر چاوی هاوڕێکانت، ئەوە نیشانەیە تۆ پیاوێکی خاوەن شەخسیەتی. ژن ئەو پیاوەی خۆش دەوێت، ئەو پیاوە خەمەکانی لا دەبا، خەمڕەوێنی دەبێ کە خاوەن کەسایەتیە کە بەوەی ڕێز بۆ ژنەکەی دادەنێ، لەبەر چاوی منداڵەکانی وەکو عەرزم کردن، لەبەر چاوی میوانەکانی، لەبەر چاوی ماڵی دایک و باوکی، لەبەر چاوی ماڵی خوشک و براکانی، لەبەر چاوی ماڵی خەزوورانی، باوکی ئافرەتەکە ڕێزی خۆی خۆشەویستی خۆی دەردەبڕێ بۆ ژنەکەی. بۆیە پیاوی بەڕێز ئەگە دەتەوێت پیاوێکی گەورەبی خاوەن کەسایەتی بی لەبەر چاوی ژنەکەت، چەند جوانە ئاو بدەیتە ژنەکەت، لەسەر سفرەیەک دانیشتووی، لەسەر مێزێکی نان خواردن دانیشتووی، ئەگە سوراحە و پەرداخی لێت تۆ ئاو بکەن ناو پەرداخەکە و بیخە بەردەمی ژنەکەت. با ماڵی خەزووری لێ بێ، ماڵی باوکت لێ بێ، با براکانت لێ بن، با منداڵەکانت چاویان لەم دیمەنە بێ. ئەگەر لە مەطعمێکە دانیشتووی دەبە ئاوەکان دانراون، تۆ لەبەر چاوی هاوڕەکانتە کە دەعوەتێکتان هەیە دەبە ئاوەکە هەڵگرە و بیخە خزمەت خێزانت و بڵێ خۆشەویستن فەرم ئەو ئاوەکەت با لێ نزیک بێ، با خەڵک بزانێت کە تۆ چەند ڕێزی لێ دەگری. ئەزانی بەمەش ئەجر و پاداشت دەدرێتەوە. هێشتا پیاوانێک وا حاڵی بوون ئەگە تینوت بوو ئیلا دەبێ ژنەکە هەستەیە ئافرەت پەرداخی ئاوم بۆ بێنە، وازانەوە خزمەتکارە،
وەزانە واجبێتی بەڵام چەند جوانە ئەگەر پیاوی بە شەخسیەتەوەیە خۆشنەکە ژۆک تۆ تینووی دەبێت تۆ جارێک هەستی پەرداخە ئاوی بۆ بەری وڵای ئافرەت تینوو نییە فەرمووت و ئاواکە بخۆوە ئەوە پاداشتی خوای لەسەرە ئەمە بە دینی خوا وەرگرە لە حەدیثێکە کە لە صحیحی تەرغیب و تەرهیبە بە ژمارە فەرموودەی 1963 هاتووە دەفەرمێ عیرباضی کوڕی ساریە سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێت گوێم لە پێغەمبەری خوا بوو ئەم حەدیثەی بۆ خوێندینەوە پێغەمبەری خوا فەرمووی إن الرجل إذا سقى امرأته من الماء أجير هر وقت پیاو آوی دا بژنەکەی پەرداخی ئاوی پێشکەش کرد و بۆی داناجا پەرداخاوەکەی خستە بەردەمی یان دا دەستی بیخواتەوە ئوجیر ئیلا خوا پاداشتی بۆ دەنووسێ بە هەموو ئەوەی کە تۆ ئەو پێشکەش بە خێزانەکەت دەکەی و ڕێزی لێ دەگری خوا ئەجر بۆ دەنووسێ عیرباز دەفەرمێت کە ئەو حەدیثەم لە پێغەمبەری خوا گوێ لێ بوو فەئەتەیتوها ڕێک چوومەوە ماڵەوە قەت بە حەیاتی لە ماڵی ئێمە ئەوە نەبوو قەت شتی وامان نەبینی بوو لە عەرەبە پیاو ئاو بۆ ژنەکەی بەرێ ئێمە هەروە فێر ببووین وەکو زۆری کوردی ژوایە ئادەی ژنەکە ئاو بێنە وەزانێ واجبی سەرشانی تو خزمەتکاری پێ بکە ئەتر پێ عیبە ئەو بۆ ژنەکەی بەرێ دەفەرمێ من قەتم ئەوە نەبیست بوو کە پێغەمبەری خوا ئەم منهەجەی پێکردین فەئەتەیتوها ڕێک چوومەوە ماڵەوە فەسەقەیتوها پەرداخە ئاوم پڕ کرد جامێک ئاوم پڕ کرد و چوم بۆ خێزانەکەم دانا ئەویش زۆری پێخۆش بوو زۆر سوپاسی کردم خواردیەوە وحدثتها بما سمعت من رسول الله صلى الله عليه وسلم پیشم گو دزانی ام روشت جوانه لپیچو فێربووم وتی لە چێوە قەت تۆ شتی وام لێ نەبینی قەت لە باوکیشت شتی وام نەبینی وتم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا حەدیثەکەی فەرموو ڕێک جێبەجێم کرد چەند جوانەکە لە جومعە شتێک دەبیستی بیبەی لە ماڵەوە بیکەی بەکردار وەکو عیرباضی کوڕی ساریە وەکو سەحابەکە ئەوەی بیستن لە وتاران لە ماڵەوە جێبەجێکەی پاروی بەدەمەوە بکە لەسەر سفرە لەگەڵ مناڵەکانتان نان نەخۆی یا میوانێکتان هەیە پارچەیەک گۆشت بێ میوەیەک بێ هەر چێک بێ بۆی بکە بیدە دەستی بڵێ عەزیزم ئەمە بخۆ کوڕە ڕێک بیخەنە و دەمیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إنك لن تنفق نفقة تبتغي بها وجه الله هەر شتێک لە پێناوی ئەڵڵادا دەیبەخشی ئەڵێ خوا لەبەر خاتی ڕەزامەندی تۆ ئەم شتەم بەخشی إلا ئوجیرتە بها إلا خوا پاداش دەداتەوە بەزایە نەچووە با کابرا بێ سفەت بێ با پێ نەزانێ با نەیناسی تۆ لەبەر خوا بەخشیوتە پاداشتەکە لای ئەڵڵا تۆمارە حتى ما تجعل في فم امرأتك والله پێغەمبەر فەرمووی کاتێک کە پارویەک دەکەی و دەیخەیتە دەمی خێزانەکەتەوە زۆر خۆشحاڵی دەکەی و ڕێزی لێ دەگری خوا ئەو پاروانانەشت بە ئەجر بۆ دەنووسێ جا حەز ناکەی ئەجرت هەبێ ئەزانی ئەو ژنە چەند دڵی خۆش دەبێت لەبەر چاوی ئەو مناڵانەدا لەبەر چاوی میوانەکاندا لەبەر چاوی ماڵی خەزوور و خەسوویدا پاروێک نانی بۆ بکەی پارچەیە گۆشتی بدەیتێ بڵێ ئازیزم ئەمە بخۆ ئەو خۆشەویستی زیاد دەکات خەڵک وەزانێ ئەمە هی غەربیەکانە ئەڵێ بابە چۆن دەبێت پیاوی موسڵمان شتی وا بکە نەوەڵ ئەوە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام خوشکەکانیشم ئاگایان لەوە بێ ژنەکەش ناڵێ پیاوەکە و ڕعیبە ئەوە چیەکەی لەبەر چاوی و خەڵکەیە ئەویش فەقیرە تەریقی نەکاتەوە قەت شتی وای نەبینیوە ئەویش زیاتر ڕێزی لێ بگرێ ئەویش پاروێک بۆ ئەو بکاتەوە تەقدیمی بکاتەوە پێشکەشی بکاتەوە خۆشەویستیەکە زیاتر ئاڵوگۆڕ دەبێت زۆر خەڵک پێ عیبە قاپی بۆ سارە خێزانی بکاتەوە بڵێ ئازیزم فەرموو سەرکەوە خۆشەویستم ئەمجا دوای قاپەکەشی بۆ پێوەداتەوە ئەزانی پێغەمبەر زۆر لەوەش زیاتری کردووە خاتوو جارێک کەش وەبزان بۆم باس کردوون هەر لەم مینبەرەوە خاتوو سەفیەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتێکی کورتە باڵا بوو ئێستا خەڵک پێ عیبە ئافرەتی کورتە باڵا بێنە بەداخەوە کەوانش وەکو ئێمە مرۆڤن هیچ نوقسانێکیان نییە خی گەورە کورتە باڵای کردو یەکی باڵا بەرز کردو بە حکمەتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە حکمەتی فرەژنیەکانی ئەوە بوو نیشانی ئوممەتیدا بەو هەموو باڵا بەرزی خۆیەوە بەو هەموو شۆخ و شەنگ و جوانی خۆیەوە یەکێک لە ژنەکانی کورتە باڵاکان بووە ئافرەتێک بوو زۆر کورتە باڵا بوو تەنانەت قاچەکانی ئەوەندە بچوو بوون نەدەگەیشتە ئاوازەنگی وڵاغ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە غەزادا بووە بە هەزار سەحابە لە خزمەتیدا بووە هەموو فەرماندە سەربازی و عەسکەری و سیاسیانە ئەوە چاویان لێ بووە خاتوو سەفیە دەوێت سواری وڵاخەکە بێ ئیتر قاچی باڵای کورتە ناگاتە کورسەکە ناگاتە مێزەکە ناگاتە ئەو زەنگی وڵاخەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێ بەردێبی بەنە لای بەردێکەوە نافەرمێ بەردێکی بۆ بێنن نافەرمێ تەپڵەکێکی بۆ بێنن دارێکی بۆ دانێن ئەژنۆی خۆی دێنێ قاد خۆی نزم دەکاتەوە دادەنیشێ لە عەرزەکە ئەژنۆی مبارەکی دادەنێ دەفەرمێ خاتوو سەفیە قاشت بخە سەر ئەژنۆم ئەمجا بە باوەڕ دەیخاتە سەر پشتی وڵاخەکە ئەوە چ گەورەییەکە پێغەمبەری خوا ئەمە سونەتی پێغەمبەرە صلی الله علیه و سلم کەواتە زۆر جوانە پیاوی بەڕێز و بە حورمەت قاپیەکە بۆ خێزانی بکاتەوە کە سەرکەوت بۆشی پێوەداتەوە ئەنجا خۆی بڕاستایاقی بکاو لێ بخڕێ ئەوە بەڕاستی ژن حەز دەکا ئەم پیاوە بەڕێزە ئەم پیاوە خاوەنی کەسایەتی و پیاوێکی پیاوانەیە و بە حورمەتە ئەو ژنەشەکە لەبەر چاوی بێ ئەوەندەی کە بە حورمەت دەبێت
بەڵام ئەبێ بشزانین ئەم وتارەمانگە خوێندەوە ژنانێکیش نەچن لە ماڵەوە دوای کە گویان لەم وتارە بوو لە پەیجی مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە بڵێ پیاوەکە بە حیاتی تۆ شتێکی وات بۆ من نەکردووە وەڵای خوشکی بەڕێزم پیاوەکەی تۆ خراب نییە یان لە دینی خوا فەقیرە باش حاڵی نەبووە هەتا ئێستا ئتر نەیویستەوەی زانی ئەمە دین نییە یان لە باوک و بدایکیەوە کە ژنی هێناوە پیان و تۆ کوڕە وریابە نابێ ژن زۆر ڕێزی لێ بگری دوای بەسەر تازاڵ دەبێ ئەوە لە پیاوی پیاوانە ناوەشێتەوە لە بەرچاوی خەڵکا پار و بۆژنەکەی بکە و ئاوی بەدەمەوە کوڕە تۆزە موت زبر بێ تند و تیژ بە لێی تووڕە بە بیشکێنە بازاڵ نەبێت جەربەزە بە دراوسێک نەکبەتەکەیان پورە تێنەگەیشتوەکەی هەموو نەسیحەتی ئەم پیاوەیان کردووە کە خراپێ پیاوەکە خراپ نییە خۆی سروشتێکی پاکی هەیە پیاوێکی بەڕێزە بەڵام فەقیرە کۆ باوکیشی لەگەڵ دایکی هەروە بینیوە داماوە برا گەورەکەشی لەگەڵ خێزانێ هەروە بینیوە ئەمیش لاسای ئەوان دەکاتەوە ئێستا دوای ئەم جمعانە بزانە ڕەفتاری چۆن دەگۆڕێ یان تێنەگەیوە یان کۆمەڵگا وای فێر کردووە ئەگەر نا بە مێردەکە نەڵێ بە حیاتی ئەوم لە تۆ نەبینیوە پیاوەکەی تۆ خراب نییە بەڵام عەرزم کردن دابوونەری تێکی خراپی کۆمەڵگای لێ بۆتە دین لێ بۆتە ڕێگای ڕاست ئافرەت کاتێک کە لە بێنوێژیدایە لە سووڕی مانگانەدایە لەم کاتەدا حەز بە دڵتەنگیەک دەکا حەز بە ناڕەحەتیەک دەکا هۆرمۆناتەکانی جەستەی حەز بە جوڵان و تێکچوون دەکەن بارێکی دەرونی نەئاسایی هەیە بەڵام بزانت لەم کاتەدا ئافرەت لە هەموو کات زیاتر چاوی لە تۆی پیاوە کە خێزانەکەت کەوتە بێنوێژیەوە ئیهمالی نەکەی بڵێ سەرجێگەیم تازە لەگەڵیان نەماوە لەو وەختەیە ئافرەت چاوی تیژە بزانێ مێردەکەی چۆن ڕەفتاری لەگەڵ دەکا چی ئەمەی فێر کردوین ماڵەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم صحیحی مسلم ئەم فەرمودەی تێدا هاتووە عائشە خان خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ كنت أشرب وأنا حائض من لە بێنوێژیدا بووم خاتو عایشە بۆمان دەژێڕێتەوە فەرمێ من بێنوێژ بووم پاک نەبووم کەوتومە سووڕی مانگانەوە جامێک ئاوم هێنا و ئاوەکەم خواردەوە ثم أناوله النبي صلى الله عليه وسلم أمجا برماوەکەی خۆم دا بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جا تەماشاکەن پیاو نابێ قیاسی خۆی لە دەرەوەی ماڵ بەناو ماڵ بکە لە دەرەوەی ماڵ حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم بە قوربانی بین ئەوەندە خۆشەویست و گەورەیە ئەگەر دەستنوێژی هەڵدەگرت سەحابە شەڕیان دەکرد لەسەر پڕیشکی دڵۆپە ئاوێ بکەوێتە خوارەوە ببیکردنەوە ئەگە ئاوی دەخواردەوە ئەبوو ئەو بەرماوەی لێ زیادە سەحابە یەک قومی بەرکەوتە ڕیز بەڕیز دەگەڕا بەسەر خەڵکە بەڵام ئەوە لە ماڵەوە بەرماوەی ژنەکەی دەخواتەوە چاو لێ چەندی فەرقە نابێ خۆت لە دەرەوە چۆنی لەگەڵ ژنەکەش تاوا حساب بکەی ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم لە دەرەوە هەموو ئومەت چاوەڕی بەرماوەی ئاوەکەیەتی ئێستا لە ماڵەوە بەرماوەی ژنەکەی دەخواتەوە خاتو عائشة دەفەرمێ خۆم لە جامەکان نیوەم خواردەوە نیوەی تێدا مابوو ثم أناوله النبي صلى الله عليه وسلم دامە پێغەمبەری خوا سەرنجمدا فيضع فاه على موضع فيه سەرنجم داوتم زان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێوە دەخواتەوە پێغەمبەری خوا سەیری کرد دەمی من لێوم بە شوێ جامەکە کەوت بوو جامەکەی سوڕاند و لەو شوێنە ئاوەکەی خواردەوە فيشرب ئاوەکەی لەو شوێنە خواردەوە هەمووی خواردەوە بەرماوەکەی منی تەواو کرد سەیری ژن چەند سەرنج ڕاشێشە عایشە بەس ئەمەی لەبەر ئەوە کردو بزانە چەندە قەدری لای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە ئەم فەنەی کردو ئەم تەمسیلی نواندو ئاوەکەی خۆی خواردوێتەوە داوێتی بە پێغەمبەر بەرماوەی خۆی ئابزان پێغەمبەری خوا بەرماوەکەم دەخواردەوە پێی پیس نییە ئەوەندەی خۆش دەوم بەرماوەم بخواتەوە ئەنجا بزانم سەرنجی ژن چەند وردە بزانم پێغەمبەری خوا دەم بە شوێوە دەنێ هەر شوێنێکی بەردەم کەوت دەیخواتەوە نە پێغەمبەری خوا دەگەڕێ دەمی عایشە بەرکوێ کەوتووە ڕێک دەمی دەخاتە لێوەکانی دەخاتە سەر لێوێ شوێنێک کە لێوی عایشەی بەرکەوتووە ئەمە عایشە ئەم هەموو ساڵامی لەبیر نەچۆتەوە دەفەرمێ وتعرق العرق گۆشتمان هەبوو ئێسقانێک گرکە ئێسقانێک گۆشتی پێوە بوو منیش هاتم پیان و سام و پارویەکم لێ کردەوە بە دانەکانم ثم أناوله وأنا حائض من لو كاتها بينويج بوم لسوري مانغاندا بوم ثم أناوله النبي صلى الله عليه وسلم أم جادان ببيغمبري خوا وتماي بيغمبري خوا توشتيكي لي بخوا تمزان بيغمبري خوا شوني دخوا هل هر شويني خوا بيا دمي بري بكيان شويني كتابت دخوا فيضع فاه على موضع فيه والسرنجم دا بيغمبري خوا رجل شوين دانا كاني مني خوار أو شو بو شوين دانو ساو غوشتي لو شوين كربو كمن دانا كان ميلا سلبو برزان عزم كدن سرنجي جن بدا چن ورده پێغەمبەر تاقی دەکاتەوە بزانە چەند خۆشی دەوێت چەند ڕێزی لێ دەگرێت چەند لەزەت لە بەرماوەکەی دەکا ئەو پێغەمبەری کە لە دەرەوە خەڵک چاوەڕێی بەرماوەی بوون لە ماڵەوە بەرماوەی خێزانەکەی دەخواتەوە گەورەترین پیاوی مێژووی مرۆڤایەتیە و سەرداری هەموو پێغەمبەرانە ئەوە کەسایەتیە ئەوە پیاوەتیە
خۆزگە ژنانیش ئەوا بوونایە خاتو عایشە لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە باز دەکات لە صحیح مسلم ڕیوایەت کراوە خۆزگە ژنیش ئەوا چاکەی مێردەکەی لەبەر چاو بێ بڵێ ئەم پیاوەی من ئەوەندە بەڕێز وە فڵان ڕۆژ ئەوەندە ڕێزی لە من گرت نەک هیچی نەبینێ وەخوا پیاوی واشتان هەیە بەڕێستان ئەوایە لەگەڵ ژنەکەی ژنەکە نایبینێ خۆزگە ژنەکانیش وەکو خاتو عایشە بە سفەت بوونایە بە ویژدان بوونایە ئاوا چاکە و ڕێزی مێردەکەیان باس کردایە لە کاتی حەیزا بەجلی خەوەوە لەگەڵیان خەوتووە ئەمە هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئێمەی باس کردووە خاتو عائشة لصحيح بخاري مسلم حديث كهذا فما كان رسول الله صلى الله عليه وسلم يأمرني فأتى الزر فيباشرني وأنا حائض كوت مصوري من قانا وتماي بيغمبري خوا أمشو بينويجم بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي زور چاكا تنها بشتمالك برمالك بينا لنيواني ناوكتو أجنوتي بيتشا باقي جستد اتر بوشكل رم بالنشياو بيه باقي جستد باوكو الشوان بيه جلي خو بيه دەفەرمێ پێغەمبەری خوا هەموو لەزەتێکی خۆی لێ وەرگرتن فەرمووی با پشتە ماڵێک بەرماڵێک لە نێوانی ناوکت و ئەژنۆ تا بەسرا بێ سەحابە لیان پرسی ئەی پێغەمبەری خوا ئێمە لە کاتی بێنوێژی خێزانەکانماندا چی بکەین لە صحیح مسلمە هاتووە فەرمووی ئیصنعوا كل شيء إلا النکاح هەر وەکو جاران هەموو دەستبازی و یاریکردن و چێژ وەرگرتنێک لە خێزانەکانتان وەرگرن ئەوانیش لە ئێوە بەس تەنها لە دامێنەوە لەگەڵیانە جوود مەبن لە بینی ناوک و ئەژنۆدا وازیان لێبێنن فەرمووی تەنها جیماعیان لەگەڵ مەکەن تەنها جیماعیان لەگەڵ مەکەن ئەمە پەیامێکی شە بە خوشکی بەڕێز کە لە کاتی بێنوێژیدا ڕاستە بێتاقەتە ڕاستە ئەندامانی جەستەی پاک نییە بەڵام نابێ خۆی مەنعکا لە مێردەکەی یعنی ئەو پیاوە مەسافەیەک هەست بکا وەکو بێژن بێ وایە تەنها نیکاح تەنها فەرمووی جیماع نەبێ ئیصنعوا كل شيء باژن و پیاو هەموو شتێک بەیەکەوە بکەن با ئەم پیاوە لەو مەسافەشە حەز بە ئارامی بکات لە ئامێزی خێزانەکەیدا ئەمە پەیامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جا لەبارەی حەیزەوە ڕەن بە موسڵمانانێک بە تایبەتی تازە پێگەیشتوان شارەزایەکی ئەو تویان نەبێ ئەو کەسێک کە هاوسەرگیری کردووە ئەگەر خێزانەکەی لە بێنوێژیدا بوو ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلمە لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێ هەر کەسێک لە بێنوێژیدا بچێتە لای خێزانی و جیماعی لەگەڵا بکا و بە حەڵاڵی بزانێ بڵێ ئەمە چێ شەرع حرامی کردووە جاوە چییە پێی کافر دەبێ نەعوذ بالله ئەگەر کەسێک نەیزانی بوو ئەم حکمە شەرعیە چیە هیچی لەسەر نێ دوای ئەوەی کە زانی گوناهبار دەبێ ئەگە بیکە ئەگەر کەسێک دەیزانی حرامە خۆشی بە گوناهبار دەزانی پیاوێکە لە سەفەرێک گەڕاوەتەوە و ئارەزووی جوڵاوە و خێزانەکەشی لەو حاڵەتەدایە خۆی بووە نەگیرا لێی نزیک بووە و ئاخری ئەو کاری ئەنجامدا جیماعی لەگەڵا کرد علەما دەفەرمون ئیمامینەوەی دەفەرمێ شافعی فەرموویەتی گوناهی گەورەی کردووە ئەبێ خۆی بشوە غسڵ بکا و بچێتە سەر بەرماڵ نوێژی تەوبە بکا و لە خوا پاڕێتەوە کە خوا عەفویکە ئەگەر فەقیر و هیچی لەسەر نییە ئەگەر دەوڵەمەند بوو ئەبێ دینارێک یعنی 5 گرام زێر کا بە خێرکە خوا لێ خۆش بێ ئەگەر لە ئەوەڵی حەیزەکەدا بوو ئەگەر لە کۆتاییدا بوو ئافرەتەکە مەیلە و خەریب و پاک بووەوە هێشتا خۆی نەشت بوو ئەبێ 2 گرام و نیو زێر کا بە خێر کە خوا لەم گوناهی خۆش بێ ئەگەر دەوڵەمەند بوو ئەگەر هەژاریش بوو بەس تۆبە بکە و جارشکە دووبارەی نەکاتەوە چونکە گوناهی گەورەی کردووە ئەبێ ئەو حکمە شەرعیە بزانن بەیەکەوە ئافرەتان و ژن و پیا و خۆیان بشۆن چونکەوە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک پێغەمبەری خوا ئێمە لەشمان گران بووە بۆ خۆشتن پێغەمبەری خوا بە تەنیا خۆی نەدەشت دەیفەرمێ عایشە تۆ ژۆرە حەمامەکە لەگەڵما لەو حەمام و دەستشۆری کە ئەو کاتە هەبووە تەشتی ئەوماندا دەنا و جامێکمان تێ دەکرد پێغەمبەری خوا جامێکی بەخوا دەکرد و خۆی دەشت من جامێکم بەخوا دەکرد دەفەرمێ من خێرا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو سوعبەت و یاری لە خۆشتنیشە لەگەڵ منا دەیکرد لە حەمامەکەیە بە تەنیا نەدەچوو حەمامەوە لەگەڵ منا خۆی دەشت دەفەرمێ دووسێ جامی ئاو بەخوا دەکرد دەفەرموو منیش دەمگوت دعلی وازی لێ بێنە بەسە بەشی منی ئاوتیان نەما وا تەواوت کرد پێغەمبەری خوا هەر بۆ سوعبەت و گاڵتە و یاری ئەمەشی لەگەڵ منا دەکرد یعنی لە حەمامەکەشە نەک هەر لەسەر جێگای خەوتنەکەیە پێغەمبەری خوا دەویست لە حەمامەکەشە خێزانەکە ئیهمال نەکە نەک ئافرەت ئەو خاولێن بۆ لەو پشتی دەرگایەدانێ بۆ خۆت بڕۆ لە ناو حەمامەکەشە هەر لەگەڵ یابێ لە کاتی خۆشتنەکەشە لەزەتی لێوەرگرێ ئەم کاتە ئەم پیاوە نەک شخصیەتی نایەتە خوارەوە بە پێچەوانەوە دەبێتە خاوەن کەسایەتێکی بەرز کاتی جمعەمان تەواو بوو ئەم وتارەش ماوێتی ئینشاءڵڵا هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو ئێمە 2 جمعە لەسەر ئافرەتان ڕۆیشتین بەڵام دەبێتە 4 وتاریش لەسەر پیاوانی بەڕێز چونکە تەحملی مەسئولیەتی خێزان لەسەر ئێوەی خۆشەویست و بەڕێز پیاوانی ئازیز لە ماڵا گەورەترە و باری سەرشانتان قورسترە ئینشاءڵڵا ئەجریشتان لای خوا زیاترە یا ڕەبی خوا لە دینەکەی خۆت باشتر حاڵیمان کەی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر تێمان بگەێنی لە ڕێباز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای باشتر حاڵی بین و کاری پێ بکەین
خێزانەکان پڕکەی لە بەختەوەری و خۆشەویستی یا ڕەبی خوایە هەموو ژنەکان ژیانیان پڕ بەختەوەری و خۆشەویستی بێ هەموو پیاوەکان لە ئامێزی گەرمی خێزانەکانیاندا ژیانێکی خۆش بەسەر بەرن هەر ژن و پیاوێکیش لە یەک دوورن ناکۆچیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی هەر خێزانێک ناکۆچی هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی دڵناڕەحەتن خوای ئاسوودەیان کەی یا ڕەبی خوای مناڵەکانمان ساڵح کەی علم و حلمیان زیاد کەی خوای ڕۆڵەکانمان پارێزی لەگەڵ ڕۆڵەی هەموو مسلمانان خوای جان ڕۆڵەکانمان پارێزی لەگەڵ ڕۆڵەی هەموو مسلمانان ئەوانەی ئەولادیان نێ خوای ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوای ئەم پارچەی کوردستانەمان پارێزراوکەی یا ڕەبی خوای لەناو ئەو هەفم و فیتنە و ئاشوبەی لەم سنوورەدا هەیە خوای کوردستانمان پارێزراوکەی یا ڕەبی خوای هەموو وڵاتانی جیهان و میلەتانی جیهانیش لە شەڕ بەدوورکەی یا ڕەبی خوای ئاشتی باڵی خۆی بچێشە بەسەر هەموو جیهاندا و کۆتایی بە هەموو شەڕ و ناخۆشی و فیتنەیەک بێ لە ناوچەکەی ئێمە لە هەموو جیهاندا یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون